بینەرن ڕێزدار ئەف دەمێوە باش سڵاف لوە بن ئەس نەزیر کادانی دگەلوەدەمە بوو پێشکەشکردنا خەلەکە دیش بەرنامێوە بەرنامەی کوردی مژاراوی خەلەکیژی دوور بابەتێکی گرنگە ئەوژی ئاژاوە و تۆلە سندن دیاردا تۆلڤەکردنێ ئێکش دیاردێن هەری مەترسیدار ئەتناوە کۆمەڵگەهێن مرۆڤاندا سەرهەلدانا vê دیاردێ ئەدگەل هەبوونا مرۆڤان هاتیە ئاراوە ئەف دیاردە ئەتهێتە هەژمارتن اش مەترسیدارترین دیاردە لەسەر ئاستێ ئاینی و جڤاکی و سیاسی و کۆمەڵایەتی دیاردا تۆلڤەکردنێ فاکتەر و سەدەمێکێ سەرەکیە ji bo geşe û pêşveçûna mirovayetiyêş hemî buwarên jiyanê herwisa tûlvekirin sedem e ji bo têkdana emn û emanê û rêştina kesanên sivîl bû têkdana rewşa giştî et nava mirovan da lewra me ferzanî evî babetî biwirjînîn et nava vê xelekê da digel zor berês mamosta Abdurrahman Sidîq navê xwe navê we xêrat naka gerim canavî seyda dikeyin mamosta selaf te bin bixêr bê مامۆستا وەکەمە ئاماژە پێدای دیاردا ئاژاوەی تۆلەسەندن ئەم دیاردە زۆر کۆنە لە دەستپێکی مرۆڤاتیەوە ئەو دیاردە سەر هەلدایە و دیاردەکە لەسەر ئاستی ئاینی و لەسەر ئاستی سیاسی و کۆمەڵایەتی ئەمە دەرهاوێشتەی هەیە و زۆر خەڵک پێوە دەناڵێنیتن گرنگە بزانین مامۆستا تۆلەسەندنەوە چییە لە دەستپێک بزانین تۆلەسەندنەوە چییە هۆی بەردەوامبوونی چییە لە کۆمەلگای کوردەواریدا بذات بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان تۆلەسەندنەوە دیاردەیە وەکو باست کرد بۆ بە زاهیرە بەڵام خۆ نابێ کۆڵ بدەین بڵین وەکو زۆر کەس ناومێت بووە دەڵێ ئەوە کوردە و ئەم عادەتەی هەیە و چارەسەر ناکرێت نابێ وا بڵین چونکە ئەوروپاش پێشی 500 ساڵ لەو بارودۆخە ژیاوە کە ئێمە ئێستا بە خراپی تێدا دەژین ئەم دیاردەیە هەبوو دیاردەیەکی کۆمەڵایەتی بووە بەڵام دوجار هۆکارەکانیان دۆزیوەتەوە چارەسەریان کردو ئەگەر کەسێکی کوشت تۆش هەمان ئەو کارە ئەنجام دەیتەوە بەبێ ئەوەی ڕەچاوی یاسا و ئاین و هەموو شتێ بکەی ئەو کاتە تۆش وەکو قاتیلەکەت لێ هات فەرقتان نەبوو وەکو خوددا دەفەرمێ فەتەکونونە سەوا تۆ ئەو وەکو یەکتان لێدێ دووەمیشیان فەوزایەکی زۆر دروستە بێ بەڵام هۆکاری ئەم دیاردەیە چییە یەکەم هۆکارە توانی بڵێ مێژوویە یعنی کورد بە شێوازێکی سەرەکی بە درێژایی مێژوو دەوڵەتی نەبووە زۆربەی کات لە سایی دەوڵەتە داگیرکارەکاندا ژیاوە کاتێکە لە نێو خۆیدا کێشەی هەبووە و ئەم جۆرە کێشانی هاتۆتە دەست دەوڵەتی بەرامبەر کە داگیرکار بووە لە خوای ویستۆ ئەڵێ یاخوا ئەو کوردە هەر یەکتری بکوژن هەقم چێ بەسەریانەوە لەبەرەوە نەچوونە بۆ دەوڵەت نەچوونە بۆ لای ئەو دەوڵەتە داگیرکارە پێی بڵێن ئێمە کێشەیەکمان هەیە و فلانە کەسی ئێمەی کوشتۆ بیکوژە کورد لە دەرەوەی سنووری دەسەڵاتی ئەو دەسەڵاتانە بووە یانێکە کورد لە دەرەوەی دەسەڵاتی ڕژێمی بەعەز بوو بێ بۆ نمونە لەو گوند و قەزا و ناحیانی دوورە دەستە ئەگەر یەکێکی کوشت بێ خۆنیان بردووە خۆیان فیرار بوونە خۆیان دوورە دەست بوونە نەچوونە ئەو هۆکاری زۆر سەرەکیە بێدەوڵەتی کورد و نەبردنی کێشەکانیان بۆ لای دەوڵەتی داگیرکاریش عادەتەن ئەم کێشانە بۆتەوەی خۆیان چارەسەریان کردو چۆن چارەسەریان کردو خۆیان لە یەکتریان کوشتو ئەو ئەوی کوشتو ئەوی کوشتو هەتاوەکو ژمارەیەکی یەکجار زۆریان لە یەک کوشتو ئەو جاگەر دانیشت بێتن بڵێن سڵحێ بکەن و بەو شێوازان هۆکاری دیکەی ئەوەیە کە لە ڕاستیە یعنی بێئاگایی تاکی ئێمە لە ئاین بێئاگایی تاکی ئێمە لە ئاین بۆیە دەچێت تۆڵە دەسێنێتەوە ئاین هانی ئەوە نادات کە تۆڵکردنەوە هەوی بابێ باسی بکەین هۆکارەکە چییە هۆکارەکە ئەوەیە کە خوا فەرمێ وەلا تەزیر وازیرەتون ویزرە ئوخرە بەڵێ یعنی کەس گوناهی کەسی دیکە هەڵ ناگرێت تۆ دەبینی لەم کوردستانی خۆمانە ینی ڕوودا و زۆرە و بەبێ ناوهێنانی ناوچەکان لە هەموو ناوچەکانی کوردستان هەیە یعنی پێشی 10 ساڵ یەکێکی کوشتووە بەڵێ کابرا دیار نییە بۆ خۆی هەڵاتۆ ڕۆیشتووە مامۆستایەکی ڕێک و پێکی جوان برای ئەو کەسێ ڕاست ئەچن براکە یەکوژن کە مامۆستاکەی ئەو چی بکە ئەمە ئەگەر تۆ دین بزانی خدا دەفەرمێ وەلا تەزیر وازیرەتون ویزرە ئوخرە کەس گوناهی کەس هەڵ ناگرێ با برای ئەو بێ با مامی ئەو بێ با کچی ئەو بێ با کوڕی ئەو بێ ئەم عادەتە ئێمە گاڵتەمان بە عەرەب دەکردمان گوت عەرەب حربێکی هەبوو ناوی حرب البەسوسە حرب البەسوس قەبیلەی فلان سەگێکی قەبیلەی فلانی کوشتووە لەسەر ئەو سەگەی کە ئەو کوشتی ئەویش پیاوێکی ئەوانی کوشت ئەو پیاوێکی ئەوان ئەو پیاوێکی ئەوان 40 ساڵ عەرەبیەکی کوشتووە لە ئەنجامی کوشتنی سەگێکەوە ئێمە گاڵتەمان بەوان کرد خەریکە خۆشمان وامان لێبێ یەکێک دەکوژێ ئەویش دوان دەکوژێ ئەوەی کا بە چوار ئەوەی کا بە هەشت ئەوەی کا بەدە ئەوە چێ بۆ لای ژن ئەو پیاو دەکوژێ ئەو منداڵ دەکوژێ ئەمە کارەساتێکە کە ئینسان ئاگای لێ نییە ئاین واناڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی إن أول ما يقضى بين الناس يوم القيامة في الدماء يعني یەکەمین کەیسێک بێتە بەردەستی خدا سبحانه وتعالى ڕۆژی قیامەت کەیسی خوێنە خاڵێکی دیکە نەزانینی چۆن دەڵێ
نەزانینی عواقبی ئەمشتە نەزانینی وەکو بڵێ دەرهاویشتەکانی ئەمە چی لێ دەکەوێتەوە هەر ئەوە نییە تۆ بەردێک فڕێ دەدەیتە نێو گۆمێکی ئاوەوە یەک بازنە دروست نابێ بازنەی دووەم سێم چوارم پێنجەم تا دەگاتە کەنارەکان جارێکی تر نەزانینی یاسا تۆ یاسات هەیە کە کاتێ نازانی ئەم یاسایە چیە و مادەی 405 چیە و 406 چیە و قەتلی عەمد چیە و کوشتنی خەتە چیە و ئەمانە هیچی نازانێت پەنا بۆ ئەم شتانە دەبە خاڵێکی تریش ڕەنگە هۆکارەکەی نەعەدالەتی بێ نەعەدالەتی ئەوەیە ئەگەر کەسێکی کوشت سزایەدەن ئەگەر ئەو کەسە پشتی هەبوو هیچی لێ ناکەن ئەو کاتە ئەوی دیکە چ دەکە کە ئەبینێ هیچ ناکەن هەر دەبێ بێهیوا دەبێت پێغەمبەر جامە خراپە دەبێت نەیکەین دەبێت لە مەسەلەی عەدالەتە کەس واستەی نەبێ دەبێت کەس نەیبێ پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئینەما ئەهلەکە من کان قەبلەکوم یعنی چی نەتەوەکانی دیکەی پێشی ئێوە لەناو برد و توانەوە و پوکانەوە أنه إذا سرق فيهم الشريف تركوه وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد أجر كسي بتوانا أو كسي دولمن ودس رويشتو دزي كردايا سزايا ندى أجر سزايا ندى أجر دس رويشتو بوا سزايا ندى أجر ضعيف ولاواز بوا بيبشتو بنا بوا سزايا ندى أما إما لناو دبا نابي إما وابكين خالك ديك للرصيدة بريتيا لويكا كأو كسا أو قتل دكا أشن بوا صلح باشا بس هەندێک جا سڵحەکان زۆر خراپیەکەی لە چی خراپیەکەی لەوەیە نەعەدالەتیەک دروست دەبێت بەس بۆی تۆ ڕازیکەن کە ئەگەر ڕازی بۆ دەی ئەوەیە و تەسەرەکەی هەتا ئەوەندەی وەکو بڵێ حەقیان بۆ تۆ جێڕای بێتەوە زیاتر وەکو بڵێ مکافای قاتیلەکە کراوە چارەسەرێکی کاتیە بەڵێ ڕاستە ینی خۆی ئەگەر ئەوە بە جوانی بێ باشە بەڵام ئەوش نەعەدالەتی زۆر جاتیاکرێ هەندێک جاریش هەیە ینی هەندێک ئەڵێم هەندێک دەبێ هەروە بڵێم هەندێک لە پارێزەرانیش دەستیان بەبێ ئەوەی ئاگایان لە خۆیان بیان بێ پارێزەرەکان زۆر بترسن پارێزەر محامی دەبێت زۆر بترسێ کە کەیسێک دێتە لای فڵانە کەس محامیەکە زۆر زیرەکە دەتوانێت کەیسەکە بە جۆرێک وا لێ بکە قاتیلەکە بەری دەرچێت ئەمەش زۆر خەتەرە چونکە ئەو کە دەم تەماشا دەکات پشتی بر بۆ یاسا چوو بۆ لای پارێزەرەکەی ئەم فێڵی نەکرد پارێزەرەکەی ئەو فێڵی کرد ئیلتیجای بۆ هەندێک پێچوپەنای یاسا کرد و دەربازی کرد ئیدی ئەم بڕۆی بە یاسا نامێنێ ئەمەش گرنگە پێغەمبەر هەڕەشە لەو جۆرە پارێزەرانە دەکەن پێغەمبەر دەفەرموێ من وەکو پێغەمبەر چونکە ئینسانم لەوانەیە بێن قەناعەت بە من بکەن قەناعەتم پێ بکەن کە من پشتی ئێوە بگرم لە ڕووی فتواکەم بەس ئەگەر هەر کەسێک بە فێڵ قەناعەتم پێ بکە و پشتی بگرم ڕۆژی قیامەت خدا بە ئاگر سزای دەدا پێغەمبەر دەفەرمێ ڕوبەما یەکون بعضکم ئەلحەنە من بعض دەشی هەندێکتان زمانی پاراوتر بێ و لێزان بێ و قسە زانتر بێ خۆی دەرباز بکات لەحن و ئەوانە بەکاربێنێ و کۆڵک وشەکان بە جۆرێ بەکاربێنێ فأقضي له منیش قەزاکەم و پاڵپشتی ئەو دەکەم بەڵێ فمن قضيت له فقد قضيت له بقطعة من النار هەر کەسێک ئاوها ماف وەرگرێ بە فێڵ ماف وەرگرێ بەشێک لە ئاگری دۆزەخی بۆ خۆی بردووە لە جاتی مافەکەی خاڵێکی تر ڕەنگە زەختی کۆمەڵگە بێ کۆمەڵگە پێی دەڵێ کورە عیبە داوەشەی تۆ چۆن غیرەتت هەیە ئەو باوکی تویان کوشتووە بڕۆ باوکی ئەوام بکوژەوە ئەوە زەختی کۆمەڵگێ حاڵەتی دی ئەمەش خراپە تەبەن حاڵەتی کە هۆکار ڕەنگە ئەوە بێکە ینی قاتیل دەرباز دەبێ ئێستا نەتەوە یەکگرتوەکان زۆر ئیش لەسەرمە دەکەن ناوی ناوە الئیفلات من العقاب دەرباز بوون لە سزادان یعنی من لە شارێکم لەوێ یەکێک دەکوژم دەرەچم بۆ شارێکی دیکە دەستی ئەم لام پێناگە ئەو زۆر لە زمانی ینی کورد هەمیشە وای کردووە لەناو پێشمەرگایەتی بی بە قەتلی کردی هاتوۆ لای حکومت لە لای حکومەتەوە قەتلێکی کردی بێ زمانی ڕژێم ڕای کردوتە ژێر دەسەڵاتی پێشمەرگە لە کاتی دوو ئیدارەی لێرە ئیشێکی دەکرد خراپ هەڵتە هات بۆ ئیداری ئەولە لە ئیداری ئەولە ئەگەر کارێکی خراپی بکردە هەڵە هات بۆ ئەولە ئێستا کە ئەم ئیدارە شتانە یەکە چیەکەن هەڵدێن بۆ خارج یعنی ئەمە بەڕاستی ئینتەرپۆل هەیە پۆلیسی نێودەوڵەتی هەیە کاتێک کە توانیت هەموو کەس بێنیتەوە بەردەستی یاسا کەس دەرنەچێت لە دەستی یاسا ئەم نۆ هۆکاری باسم کرد نۆ بەلای کەمەوە چارەسەر بکرێ دڵەسەنەوە نامێنێ هەندێک جەرمامۆستا بەهانایان ئەوەیە کە دەڵێتن ئەو بنەماڵە هەموو مؤامرەی کردیە کە ئەو کەسەی ئێمە بکوژن بویە بە هەر کەس بگەین ئەوەش دەکوژین ناکرێت چونکە بەڕاستی لە ڕاستیدا دەبێ باسی بکەین لە ڕووی ئاینیەوە وشەکەمانەی چیە قیساس و ئەو بابەتانە چونکە تۆ لە یەک لەحزەدا کەسێک دەبینی کەسێ دەکوژێ ئەوە جێبەجێی کرد دەبێ بچی بگەڕی ڕەنگە چەند کەسێ بێ دانیشت بن حتا ئەگەر ئەو قاتیلە بکوژرێ هەر یەکسەر کێشەکە ون دەبێ چونکە نازانین چێ پاڵی پێوەناوە چێ پێیگوتووە بڕۆ ئەو کارە بکە خۆ ئەو دەستی هەیە لەو مەسەلەوانی هەر دەبێت تحقیق هەر دەبێت تحقیق بکرێت بەجا قیساس تحقیق هۆی چییە تا ئێستا دیاردەی تۆ لەسەرنەوە لە ناو کۆمەڵگەی کوردەواری باوە و خەریکە ینی زۆرتریش ببیتن
فەرمونون با پێکەوە بینەر بین ڕاو سەرنجی ئەوان ببیستین. شتێک ڕوودا کەسێک کوژرا کەس بە هەڵە کوژرا بە ئەنقەس کوژرا لەسەر ڕووداوێک یاسا بچن بۆ لای دادگا بۆ لای پۆلیس کە یاسا سەروەر بوو یاسا هەبوو ئەو شتانە نامینێ زۆری تەبەت سەر حکمەتێ وێت حکمەت کۆرێکی هەڵسە بکاتن قانونێدا و ئەف دیاردا نامینیتن ئەف کارە ڕۆ ببیتن gelek yani ev diyarda وەک عشایری لێت کەن غڵبۆ بە عشایری زڕیتە بەس ئەوە غەدر عنی گون هەیەکی و گەشت تشتینە سەر شولێ خو سەردشەیەکی دێتن وی پێشڤ کوژیدن بەخوای ئەخر تو ئەگەر لە کابراایکی خۆش بووی خی گەورە لە تو خۆش دەبی قانون سەروەر بیت بەستی ئەم چین بژین قانون تاڕادەکێ gelekê neşin bijmete 90 bes 5 sadê ve qanûn ne serwere bû me qanûn serwere bu hindekan ne serwere bu hemîn kesan. Yani ana devam çıka emro kanûnê ger kanûn yasa serwere ger yasa boyna kirdim mezburum bo xom tolay xom bistêmî. Tabii ev sistema nemîtin hikmet sistema kim tonî bu aşiret tojah aşiret ke daydon aşiret koniye koştan aşiret koniye rabam aşiret koniye vanya ev tsadî tabii nemîn diva hikmet sistema ki bu ئەوی دۆری وڵی لەوەتی من چاوم کردەوە خۆ مەناسم هەروایە باوەڕش ناکەم قەت بگۆڕێ ناڵەکانمان پێشم شتێ دەبێت لە قوتابخانە پەروەردە بکردن بۆ شوێ کە تۆڵە ئەوە نییە کە خوێن بە خوێن بێیان ئەوە تا هەندێک شتی نامۆتر هەیە بەس ئەوەیە تۆڵە بە قەنەعەتی من ئەوەیە کە فێر بکرێن لێبوردن بێ هەر کەسە لەلایەن خۆی دەتوانن سابێستا من دەتوان بە خۆم سابم یعنی هەتا بە خۆشم سالم ناتوان ڕێنمایی تو بکەم پێویستە هەموو تاچێکی کورجانی لێبوردەیی هەبێت بەرامبەر ئەو تاکەی کە هەڵەیەکی بەرامبەر کردووە بەرامبەر ئەوەی کە ناخۆشیێکی بەرامبەر وتووە قسەیەکی ناخۆشی بەرامبەر وتووە هیوادارم گیانی لێبوردەیی زیاد بێت لە ناومانە لە ناو گەلی کووردا لە ناو هەموو تاچێکی ئەم میلەتەیە. بەێ بینەرن ڕێزدار ئەوە سەرنج و بووچوونێن وان بە ڕێزانە بوون دەست خوشیلوان دکەین ئاختنێت هەمیاد جێ خوددابوون و جوان بوون مامۆستامە چەند ملاحەڵێک لای خۆ تومارکردینە سەبارەت ئاختنێت وانە بە ڕێزێکی ئاماژەداوی چەندێک کە گەرانەوە بوو دادگەهێت وان حاڵاتەنەدا هەری گرنگە بوو هەر کەسێکی و بە ڕێزێکی دیژی هەر تەکەسوێ چەندێک کرد کە بێژیتن ئەگەر قانون نەشێتن مافێم بزڤڕینتەوەت حالەتی توولبەکردنێدا ئەس نەچارم وەک کەس بچم وێ تۆلبەکردنی بکەم و مافی خۆب دەستخۆ ببینم و بەڕێزێکی دی زۆر ڕژبینانە بەحسیوێ چەندی کرد گوتی وەستی ئەس هەموو خودت ناسم من نەدیتی ئەف حالەتە بەرجەستە ببیتن یعنی بە ئەرێنی هەر من دیت یەهویە باوریش ناکەم ئەف حالەتە چێ بیت و چەند گەلوێ چەندێ دای کە ئینسان بیڕەنگەی یعنی بەحساوی چەندێ بکەتن و بەڕێزێکی دیامەژەداوی چەندی مامۆستا کەل قوتابخانەی وەک پەروەردە بێتە ئاراستەکردن و زاروکان کە ببیتە سەقافەتێک و ڕوشنبیریەک ناف کۆمەڵگەهێدا و دیسان بە ڕێزێکی دی ئاماژەداوی چەندێکە گیانی لێبوردنی گەلە گرنگە لای تاکی کورد بێتە بەرجەستەکردن و ببیتە قەنەعەت لایوان فەرمووتە چ ملاحەزات هەموو ئەوە کۆ دەبێتەوە لە دووشە هەمووی کۆ دەبێتەوە لە دووشە هۆشیاری و یاسە هۆشیاری و یاسە هەموو جار دەڵێم لە باسی ژینگە بێ لە باسی ئەم دیاردانە بێ هەموو دیاردەکان یعنی خەڵکی تر پێشکەوتن و پێشی ئێمەشیان داوەتەوە وڵاتانی پێشکەوت و ئەمە هۆکارەکەیەتی کەمینەیەک بە هۆشیاری بە پەروەردە بە قوتابخانە بە هۆکارەکانی ڕاگەیاندن کاریگەری لەسەری ئەبێ نسبەتێکی تریش کە زۆرینەن هۆشیاری و خوێندن و ئەم بابەتانە کاریگەری لەسەر نییە مەگەر بەشێک لەوانی کە تۆڵە دەکەنەوە دەرچوو قوتابخانەن و هەندێک جار زانکۆیان تەواو کردووە و هەندێک جار چۆنە لە خوێندنی باڵاشیان تەواو کردووە کەواتە مەسئلەی تعلیم و سەقافە دووشتی جیاوازە دەکرێتەوە خاوەنی بڕوانامەبی بەڵام لە ڕووی کەلتوری حاڵەتەکەت حاڵەتی کەسێکی نێو عەشیرەتەکەت بی هەروەک ئەو بی وانە لەبەرەوە باسەکە دێتەوە سەر ئەوەی کە ئێمە دەرچین لە قۆناغی عەشیرەت دەرچین لە قۆناغی قەبیلەت بچین بەرەو قۆناغی دەوڵەتداری بەوە نییە ئیلا دەوڵەتێکت هەبێ مادام حکوومەتت هەیە مادام یاسات هەیە ئەبێ بچتە بەردەمی یاسا کەواتە دوانەی هۆشیاری و یاسا گشت ئەو قسانە کورتکەرەوە ئەبێ ئیش لە یەک کاتە لەسەر هەردووکی بکەین هۆشیاری لەگەڵ یاسا بەڵێ مامۆستا یاسا هەیە کەس نکاریتن ئینکارەوی چەندی بکەت کە یاسال کوردستانی نینە یاسا هەیە بەڵێ وەک پێتوی ناهێتە بەرجەستەکردن ئەدوی دەمەی دانابیتە بەهانەوە کاپ هێز
وەرە هەفڵاتیەکی کە هاانی بووان دیاردا ببێتن لە کۆی ئەو نۆخاڵەی باسم کرد یەکێکیان ئەوە بوو بەڵێ ئەگەر یاسانەیەتە جێبەجێکردن خەڵک پەنا بۆ دەستی خۆی بە خەڵک پەنا بۆ دەستی خۆی بە و دەستی خۆی بەکاردێنێ جا ئەوە بەڕاستی لێرەیە کە حکوومەت دەبێت زۆر وریابێ لە پیادەکردنی دادپەروەری لە پیادەکردنی عەدالەت نەڕوانێتە کەیسەکان وەکو کەیسێکی سیاسی بڕوانێتە کەیسەکان وەکو کەیسێکی مرۆیی هەمومان هاوڵاتی ئەم وڵاتین بە یەک چاوتەماشای کا و یاسا بۆ هەمومان وەکێک بێ یعنی قسەیەکەیە دوو جۆر پێناسە هەیە بۆ یاسا هەندێک دەڵێن یاسا وەکو تۆڕی جاڵجاڵۆکە وایە بەڵێ بەس مێشوو لە بچکۆلەکانی پێ ئەگیرێ بەڵام زەردەواڵە و زەنگە سۆرە و ئەوانەی پێ ناگیرێ ئەبینی ئەومانەی چیە ئەومانەی وایە کەسی بەهێز دەربازە بێ لە عنکەبوتەکە لە تۆڕی جاڵجاڵۆکەکە شتی لاوازش دەگرێ ئێمە بچینەوە سەر پێناسەیەکی تر پێناسەیەکی دی هەیە دەڵێ یاسا وەکو مردن وایە یاسا وەکو مەرگ وایە کەس لە مردن ڕزگاری نابێ مادەم هەموو کەس دەمرێ کەواتە مردن عەدالەتە بۆ هەمومان هەموو دەمرین کەواتە جوانە بڵێ یاسا وەکو مردن وایە بەمانایەکی تر بڵێم جوانتری کەم بڵێم یاسا وەکو ژیان وایە چونکە دوجار کە یاسا بەرقەرار بوو ژیانمان دەپارێزی بڵێ مامۆستاگەر بزەورینە ڕووی ئاینی مامۆستا بحکمی چەندێکە کۆمەڵگە هەمە زۆری هەرە زۆری دیندارە ئەگەر دینداری مسلمانیش نەبیتن دینداری تر هەنە مەسەلەن دینداری مەسیحی بیت یان یەزیدی بیت هەر دیندارێک بیتن دەوی حاڵەتی دە مامۆستاگەر سەحلا فەلسەفات دینی بکەین ئایا دین چەند فاکتەرەکە کە ئەف دیاردە کێم ببیتن یانچی زۆر ببیتن یەک هەڵەیەکی زۆر گەورە هەیە ئەبێ ڕاستیکەینەوە بەڵێ ئەوی چییە ئەویش دێ دەڵێ زۆر جا شتێک دەڵێن کاکە فلانە شت لە قورئان هەیە فلانە شت لە قورئان هەیە ئایا قورئان گوتی وا بکەن یا گوتی وا مەکەن ئەخە فەرق هەیە یعنی چۆن یعنی دەتوانی هەموو شتێک بڵێ فلان شت لە قورئان هەیە ئاخە فلان شت لە قورئان هەیە لە قورئان هەیە کە فلانە نەتەوە فلانە گەل فلانە ئینسان کاری خراپی کردووە قورئان باسی کردووە خۆ نابێتەوە بکەی بەڵێ سیاقی ئاەتی گرنگە دەزانی دەڵێ وەلەکم فی القصاص حیاة یا ئولی الألباب هەموو دەڵێن ئەم ئاەتە پێمان دەڵێ قیساس یعنی ئەوی کوشت تۆش ئەو بکوژە ئەگەر ئەو زانی ئەو دەکوژرێ ئیدی ئەو یەکسەر واز دێنێ لە کوشتن ئەو وشەیە دەبێ زۆر بە جوانی تەماشایکەین چونکە ئەگەر ئەم فەوزایش دروستکەین هەر کەس کەسێکی لێ کوژرا و خۆی بچێ کەسی بەرامبەرش حتا ئەگەر کەسی بەرامبەر بکوژێتەوە ئیدی دادگامان بۆ ناڵم زاهری ئاتیڤێت بژیت مامۆستا زەماشاکە کەواتە لە وشەی قیساس تێنەگەشتین بەێ سێری هەموو قورئان بکە سێری هەموو قورئان بکە جیاوازی بکە لە نێوان وشەیەک کە لە قورئان نەهاتووە و وشەیەک هاتووە لە وشەیەکە خوات سبحانه وتعالى دەفەرمێ بزانین قیساس یعنی چی بەێ تۆ قیساست بیستووە لە عەرەبی قیساس یعنی چی جەمعی قسەیە قسە یعنی چیرۆک بەێ چیرۆک دەشێ ڕاستی تیا بێ و خەیاڵیشی تێدا بێ وانە جەمعی قسە دەبێ بە قیساس ئێمە سوورەتمان هەیە بە ناوی قەسەس وشەی قیسەس لە قورئاندا قەت نییە بەێ لە قورئان بەس چی هەیە نحن نقص عليك أحسن القصص قەسەس لە چیەوە هاتووە کەواتە قەسەس جەمعی قسە نییە بەێ قەسەس چیرۆک نییە کە ئەڵە سوورەت بە دووادا چوون تا زۆر ڕاستتر بێت کەواتە بەڵگەمان لەسەر ئەم قسەیە چییە کەواتە وەلەکم فی القصاص حیاة نە ئەوی کوشت و ئەو بکوژە یعنی تەحەڕی و بەدواداچوونی ورد بکە تاوەکو بزانی ئەو کێشەیە لە چۆوە سەرچاوی گرتووە چونکە نەبادا قاتیلەکە کە بە چاوی تۆ بینیت قەتلی کردووە نەبادا ئەو بەس پێیان کردبێ ڕەنگە دە کەسی تر لە پشتی ئەو هەبێ هەموو ون دەبن وانە بۆیە دەبینی یعنی زوو سەدام حوسێن دێتە عیدامکردن بە پەلە شەوی جەژن زوو قەزافی دەکوژن ئێستا سارکۆزی بانگ دەکەن دەڵێن تۆ متهمی بەچی دەڵێن پارەت لە قەزافی وەرگرتووە مەبەستم چییە مەبەستم هەندێک تاوانبار زوو دێنە کوشتن حەقیقەتەکە ون دەبێت لەگەڵ قەتلەکە لە کاتێکدا بمایە قەزافی بمایە لێت دەپرسی لە تۆ چیت کردووە چ نەبووی سەدام بمایە لیان دەپرسی زیاتریان لێ دەپرسی مەبەستم چی بوو مەبەستمەوە بۆ قاتیلیش ئەگەر یەکسەر کوشتت هەموو حەقیقەتەکان ون دەبێت بۆیە خوا دەفەرمێ فارتد على آثارهما قصصا يعني چی يعني موسى و گەنجەکە فارتد على آثارهما قصصا يعني گەڕانەوە ورد تەقەسییان کرد بزانن ماسیەکە لە چۆ کەوتەوە وایە بزانە يعني دایکی موسى بە کچەکەی خۆی دەڵێ بڕۆ بە دوای براکەتا بگەڕێ وقالت لأخته يعني دایکی بە خوشکی موسای گوت وقالت لأخته قصيه يعني بڕۆ بە دواداچوونی بۆ بکە لەبەر ئەوەیە نەتەوە یەکگرتوەکان چ دەڵێ بەمە دەڵێ تەقەسی الحقائق لجنة تەقەسی
الحقائق يعني چی لیژنەی لێکۆڵینەوە و پێداچوونەوە و بەدواداچوون و دۆزینەوەی ئاستەوارەکانی گەیشتن بە حقیقت کەواتە قیساس یەکسەر کوشتنەوە نییە بەدواداچوونە بە حتا بۆمان دەرەکەوێت فعلەن قاتیل یەکە دووە سێیە چەند ئەو کات بە پێی یاسا باشە دەستی خۆت مامۆستا ئەم حاڵەتەوەی کە جەنابەت باز دەکەی کە بەدواداچوون بکەن لەسەر ئاستی تاکیش لەسەر ئاستی کۆمەلگاش ئەکرێت ئەن هەر دەبیت قانون بکەێت قانون دەیکا و هاوڵاتیش بەشدارە هاوڵاتی مۆبایلی هەیە گرتە ڤیددیۆی هەیە ڕسمی گرتووە شتێکی گرتووە دەیداتە دادگا ئەمە هەمووی کۆ دەبێتەوە گشت مەمە دەگوترێ قیساس بۆیە خوا دەفەرمێ وەالجروح قیساس یعنی گەرێکێکی جەرح کرد تۆ چۆن ئەتوانی بە نفسی ئالەت بێی نفسی قوڵایی و نفسی زەرری لێ بدەی ئەگەر وات کرد ئێمە چ قازانجمان کرد وانە ئەگەر ئەوەمان کرد والحرومات قیساسە کەواتە ئەم شتانەی کەوا ناپێورێن بە ئاسانی جروحا حروماتە چی کردووە چی نەکردووە حەجمی جەریمەیە کە نێتە پێوانەکردن خوددا دەفەرمێ قیساس یعنی چی یعنی دەبێت بە دوواداچوونی وردی بۆ بکەین تاوەکو دەگەین بە نەتیجە بەس ئەف ئاەتە مامۆستانەوەیتە هەندێک پاراگدوس کە فمن اعتدى عليكم فاعتدوا عليه مثل ما اعتدى عليكم کەواتە ئەگەر کورتیژی بی دەمێ ناوبڕەیە بچین بۆ ناوبڕ باشە پشتی ناوبڕ باسی دەکەین باشە بینەرن بەڕێز دەمێ ناوبڕێکە کورت و دێزەڕینە فلایەوەین بەڕێز ڕێزداران دووبارە سەڵاف گەلوەداینە بۆ پتر گەنگەشەکردن سەروی بابەتێ مە دەست نیشان کردی ئەوژی ئاژاوە و تۆلە سندن مە پرسیارێک ئاراستەی جەنابێ مامۆستای کرد دەمامە بەحسی تۆڵڤەکردنێت کرد مامۆستای بەحساوی چەندی کرد کە تۆڵڤەکردن و قیساس بە دوواداچوونە نەک یەکسەر تەنفیسکردنە ئاەتێک هەیە هەندێک پاراگدوسی پێوە دیارە یانکو هەفدژی پێوە دیارە مە vێتن مامۆستاوی چەندی بوومە پتر ڕوون بکەتن مامۆستا ئایا دەمێ خدای مەزن بێژیتن فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم يان العين بالعين والسن بالسن الى اخره واتانا همو باسي ودكن كقصاص بكرتن كواتە چۆن قۆناغەکان لە قورئاندا هەیە بۆ هەموو بابەتێک بۆ ئەمەش قۆناغ هەیە نابێ ئاەتێکی قورئان دەربێنی بە تەنیا ئیش لەسەر ئەوە بکەین باباسکەین باسی یەکەم قەتل بکەین یەکەم قەتل کە دوو کوڕەکەی ئادەم یەکێکی دی دەکوژێ لەکسەر خوددا دەفەرمێن من ئەجل ذلك لەبەر ئەم قەتلەکە ڕوویدا كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا أما هۆشیاریە خدا فەرمووی لەسەر بنی ئیسرائیلمان وا تێگەیاند و پێمان گوتن ئەوەی کەسێک بکوژێ بەبێ تاوان وەک ئەوە وایە هەموو دنیای کوشت بێ هەر کەسێکیش نفسێک ڕزگارکە لە مردن وەک ئەوە وایە هەموو ژیانی کردبێتە بەبەری هەموو مرۆڤایەتی ئەوە هۆشیاری قۆناغێکی تر دێ خوا دەفەرمێ وكتبنا عليهم فيها كتبنا عليهم لسر چی عليهم لسر بني إسرائيل فيها في چی في التوراة كواتە لە تەوراتە بۆ بني إسرائيل ما نووسی أن النفس بالنفس والعين بالعين والأذن بالأذن والسن بالسن والجروح قصاص ئەمەش مرحلەیەکە ئەمە مرحلەیەکە دوای ورد و ئێستادین ئەو مرحلەیە نامێنێ بۆ یعنی ئەگە یەکێک چاویەکێکی دەرکرد تۆ نابێ بچی بەو ئاەتە بڵێ خدا فەرمیێتی العین بالعین تۆش چاوێکی ئەو دەرکەی تۆ چی ئیستیفادەت کرد چاوی ئەو دەرەکەی ئەو جۆی ئەوی بڕی تۆش بسۆ جۆی ئەوە بڕە ئەو ددانێکی ئەویشکان تۆش ددانی ئەو کات ئیستیفادەی چی بوو ئەو کات مرحلەیە بزانە خوا چ دەکا یعنی چۆن دە تەحریمی خەمر من ئەمە زۆر بەدوای دەگەڕێم یعنی قورئان بۆ هەموو شتەکان تەدەڕوجی تایە بەس زۆر جا مسلمان یەکشت دەزانێت خوا سبحانه وتعالى بە سێ هەنگاو بە چوار هەنگاو تەحریمی خەمری کرد هەر ئەو نمونەیە دێنێ من نمونەم زۆر هەیە ئەمە یەکێکیانە من ئەجلی ذلك ئەوە قۆناغی هۆشیاریە دووەم قۆناغێک لە بەشەریەت ئاوا بووە قۆناغێک لە بەشەریەت ئاوا بووە ئەو چاوی ئەو دەرێن چاوی ئەو دەرێنەوە تۆ بەرامبەر وەکو یەک بووە قۆناغێکی دیدێ بێتە زمانی پێغەمبەر دوودی خوای لەسەر چییە ولكم في القصاص حياة تاقات أويك الحر بالحر أو كشتو أو حر أو إنسان عبد نية والعبد بالعبد عبدي كشتو أدبي عبدك بكجي لبري أو والأنثى بالأنثى كتشي كشتو مي دبي كجبك بكجري بلام خو إتاك بياوجن يكسان لنفسه أوج مرحلة بو أوج مرحلة اجتماعي بوقت دبيني قرآن بهنجاو ديت شار سريدك أو هنجاو شيء تيابران أو هنجاو تيابران هات السر أوي ومن قتل مؤمنا خطأ طبعا مؤمن خو نهر مسلمان يعني كسي شو ندله أمين وسالم
هەر کەسێک بەغەڵەت یەکێکی کوشت ناڵە بڕۆ بیکوژە چونکە غەڵای کردووەکە کە بە هەڵە بوو چی بۆ دیەی بۆ داناوە تعویزی بۆ داناوە ومن يقتل هەمزان لێرە فعلەکە بوو بە مضارع ئەم جاری تر ومن يقتل مؤمنا متعمدا عقوبەکەی زۆر گەورەیە چونکە فێر بووە دەڕوە ئەمەش جای کردەوە لە یەکتر کەواتە ئەنقەست و هەڵەی لە یەکتر جا کردەوە بۆ ئەوە سزای هەتایی دانا بۆ ئەوی تریش وەکو چۆن ئەڵێ تعویزی دانا دێنە ئەخیر مەرحلە ئەخیر مەرحلە لە قورئانە بۆ مەسەلەی تۆڵە ئەمەیە ومن قتل مظلوما هەر کەسێک بەناحەق دێتە کوشتن فقد جعلنا لوليه سلطانا بۆ کەسوکارەکەی بۆ وەلیەکەی بۆ ئەو کەسەی کە سەرپەرشتی ئەو دەکا دەسەڵاتمان پێداوە فلا يسرف في القتل نەچێت ئیسرافکە لە قتل إنه كان منصورا ئەم وەلیە بە پێی قورئان بە پێی تێپەڕبوونی کات و وەرە بۆ خلافی ڕاشیدە و تا ئەگەیتە ئەمستەردەمە وەلی ئێستا بوو بە دەوڵەت وەلی باوکی تۆ نییە باوکی من نا کەسێکی لێ کوژرا خۆی بچە دەمانچەکەی دەربێن و بڵێ تا خوددا فەرمیوتی فقط جعلنا لوليه وەلی هەمومان ئێستا دەوڵەتە بۆیە دەوڵەت ئەگەر ئەیەوێ قتل نەمێنێ دەبێ بە ئیشەکەی خۆی هەستێ لە حاڵەتێکدا دەوڵەت پێ هەڵنەستە ئەو کابرا ئەو کێشەیە ئەو نابێ هەر بیکە چونکە ئەگەر دەوڵەتیش بەم کارە هەڵنەسا چۆن خەڵک ئێستا بۆ پاشەکەوتی موچەکەی دێت خۆ پیشاندان دەکا دەبێ بۆ ئەو حاڵەتانش ئاوا بکە دەبێ بۆ ئەو حاڵەتانش باری دەوڵەت قورسکە پێی بڵێ ئەمە ئەرکی تۆیە ئەگەر دەوڵەت تۆ وەلی منی و تۆ خوێنەکەی من نەسێنیت و تۆ سزاکەی لەو کەسە وەرنەگری و تۆ بەندی نەکەیت و تۆ سزای نەدەی ئەو کات ئێمە ناچارە بین هەمومان فەوزا دروست دەکەین ئەبینی قورئان چەند بە جوانی تەسەلسول هێناوێتی ئەوە دەبێت تێبگەین نەک لە خۆمانەوە بڵێن والله خوددا فەرمووی ولكم في القصاص حياة يا أولي الألباب يكسر برو بكوجة أو بالحتمان تر دادگامان بۆ چییە و وەزارەتی دادمان بۆ چییە و ینی ئەو دەست درێژیش مامۆستاکە خۆی گەورە باز دەکەن فمن اعتدى عليكم ئەحکامی دەوڵەتیە بەڵێ اینجا لە قورئانە دوو ئەحکاممان هەیە ئەحکامی تاک ئەحکامی دەوڵەت ئەحکامی دەوڵەت فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم ئەمانە باسی فمن اعتدى عليكم مخاطب چییە مخاطب من و تۆنی نابێ بێهینە فەردی باشە شەقێکی لێدا شەقی لێبدە کوشتی بکوژە لێدای لێدە خانووی ڕوخاندی خانوو بڕوخێنە دادگای چی و شارەوانی چی و دەوڵەت نەماکەواتە خوددا ئەمەی دەوێت نە لێرە دەبێ بزانی مخاطب چێ ئەوە باسی دەوڵەتە دەوڵەت لەگەڵ دەوڵەت پێی دەگوترێ التعامل بالمثل بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمریکا چ دەکەن اعتیدایان کرد اعتیداکە چییە دەڵێن ئێمە باڵیۆزەکانی رووسیا دەردەکەین لە وڵاتی خۆمان ئێستا ئەم کاتی من و تۆ قسە دەکەین 25 دەوڵەت زیاتر نزیکی بەرەوسی دەوڵەت باڵیۆزی ڕوس دەردەکە ڕوسی دەڵێ فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل مش دەکەم باڵیۆزی هەمووتان لە رووسیا دەردەکەن گەلێک باشە مامۆستا دەبێتن زانین ئەف دیاردا ئەم بەحثکەین دیاردا تۆلەساندنی مامۆستا زیانەکانی ئەم دیاردەی چنە لە ناو کۆمەڵگای کوردی تایبەتی یەکەم شت ئەوەیە کە لە ڕاستیدا ئەو کەسی ئەم قەتلەکە ئەنجام دەدا کارە ئەوەی تریش کاردانەوە دەکە هەردووکیان وەکو یەکوان هەردووکیان گونەهبارن هەردووکیان گونەهبارن چونکە بەڕاستی خوددا ڕێگەی بە کەس نەداوە بۆ هیچ سزایەک کە ناوی قەتل بێ ئەگەر قەتلی تێکەوت کاری دەوڵەتە قەتلی تێکەوت کوشتن ئیعدامکردن ئەمە پێی دەڵێن چی نەتەوە یەکگرتوەکان ئەم ئاەتانەی قورئان دەوڵەتە زلهێزەکان کردوانە بە قانون ئەمەیان ناوە حەصر السلاح یان حەصر استخدام القوة بيد الدولة يعني بكردي تەنها و تەنها بەکارهێنانی هێز بە عەدالەت و بە یاسا بێ لە دەستی دەوڵەت بێ نابێ میلیشیا هەبێ نابێ هەرکەس بۆ خۆی ئەوەی هەبێ دەمانچە و چەکمان هەیە بۆ ئەوەمانە ئەگەر ڕۆژێ خوانە خواستە دوژمن دای بەسەرمانە هەمومان بتوانین بەرگری لە خۆمان بکەین ئاخر ئێمە کارەساتەکەمان زۆر گەورەیە یعنی بە درێژایی مێژوو چوار دەوڵەتی کوردستان بەسەریادا بەش بووە هەر لێمانە کوژن هەموو ڕۆژ لە سێدارەمانەدەن حەشدی شعبی لێمانەدا جێشی شعبی هەبووە لێمانیدا و حرس قومی هەبووە هەر لێمانیداوە سوزانم مقاومەی شعبی هەبووە هەروە بۆ عەشائیری مسلحی مەلەکی هەبووە ئێ باشە کوردەکە خۆشی خۆی دەکوژێ ئاخر ئێمە بەس نەبێ ئەم هەموو دنیای هەر لێمان دەکوژێ و ئێستش خەڵکە بۆ بەغدا بۆ تیجارەت ئەیکوژن ئەچێ بۆ مووسڵ ئەیکوژن ئەچێتە شارێکی تر ئەیکوژن ئەچێ بۆ دیالە ئەیکوژن ئێ باشە ئەم هەموو کوشتنە هێشتا خۆمان تیوین بە خوێنی خۆمان دەکوشین دەزانی ئەگە خۆمان کوشت یعنی چی یعنی هیچ قیمەتێک بۆ خۆمان نامێنێتەوە چونکە ئێستا مویە بێتە هەواڵ دێڵێنەوە کوردە خۆی ئاوا خۆی دەکوژێ ئیدی گلەی لە خەڵکی تر بۆ بکەیت بۆیە ئێمە لە ڕاستیدا ئەگەر ئازاین ئەبێ خۆمان نەکوژین چونکە خۆکوشتنی خۆمان بریتە لە نێوبردننی ژیانی کوردەواری خۆمان ئەمەی خاڵی یەکەم خاڵی دۆمیان بەڕاستی لە یەک کوشتنی پیاوێکە بزانە چی ڕوودەدا بازنەکەی کەوتم بەردێک فڕێ دێتە نێو ئاوەکە چی ڕوودەدا یەک کۆمەڵ منداڵ هەتیو بوون
ئەو پێی دەگوترێ ئەیتام پێی دەگوترێ بێسەرپەرشت بۆ باوکیت کوشت یەک کۆمەڵژن بوون پێیان دە کورد پێی دەڵێ بێوەژن ئەوە مردی نەمە ئەبینی چۆنە کۆمەڵی خوشک بێبرا بوون ئەبینی بزانە کارەساتەکەیە اینجا ئەمە ئاسەوارەکانی چی لێ دێ ئەمانە چۆن دەژین ئەم منداڵانە گەورە دەبن بەبێ باوک ئەگە تربێتیان باش نەبوو ئەگەر تووشی دزی بوون هەمووی گوناهی لە ملی ئەو هەڵدانی دوژمنکاری لە بینی دوو ماڵدا ئەوە جامبەستم جاری ئەو قاتیلا بێ بزانە چی کردووە هەر نابێ بڵێ من کەسێکم کوشت چەند منداڵ بەبێ باوک کە گەورە دەبن و ئەبنە تاوانبار و یعنی تووشی کێشەی گەورە دەبن لە نێو کۆمەڵگەدا هەموو تاوانەکەی دەچێتە ملی ئەبینی اینجا خاڵی تر ئەوەیە کە لە ڕاستیدا چەند کەسی بەری دەکوژرێ وەڵاوە لەبەرەوەی لە فلان عشیرەتە لە ئێمەی کوشتووە خۆی هەڵاتووە ماڵەکە بەجێ هێشتووە دێن چیەکەین لە عشیرەتەکەی ئەوان یەکێک دەکوژین بابە ئەو کوڕە فەقیرە چەند ساڵە خوێندوێتی اینجا پەشێرەکانش یەکسانین بە یەکتر لێرە تۆ کەسێکی کرێکارێکت کوشتووە ئینسانە ڕاستە بەس ئەمی دیکە دکتۆرایەکی هەیە ئەوەندە ساڵە خوێندوێتی ئەم هەموو یەکسانیش نەبوون وەکو یەک نین بۆیە نابێت تۆ ئەم ئیشانە بکوژی نابێت کوشتن بەکاربێنی ئەو جارە لایەکی ترەوە ئەم ئینسانە بەریانە وەکو گوتم دەکوژرێ یەک بازنەی خەوف بازنەیەکی ترس دروست دەبێت ئەڵێن ماڵی فلان فلانیان کوشت ئەڵێن وڵا بەخاو خێزانەوە گوندەکەیان بەجێ هێشت و ڕۆشتن ئەزانی یعنی چی یعنی ژیانیان تێکچوو مەعیشەتیان تێکچوو ئەکەونە شوێنێکی تر ماڵێکی تر ئەبێ هەموو ڕۆژ دەستیان لەسەر دڵیان بێ ئەڵێن نەبادە بکوژرین ها دوژمنایەتیمان هەیە منداڵیان دەترسێ کچیان دەترسێ کوڕیان دەترسێ اینجا مەکتەب هەموو لە مەکتەبدا دەبڕێن چونکە ڕۆشتن تازە کەسیان ناوێرە بێتەوە مەکتەب وانە بەم شێوازە ئەوجا ئیش و کار خۆ ناتوانێت بێتەوە سەر ئیشەکەی بەیانی بێتەوە مەیدانی کرێکاران ئەڵێن ڕۆی ئەتکوژن کەواتە بێ ئیشی پەیدا بوو مەکتەب بوو خەڵک تووشی جەهل بوو خەڵک تووشی بێکاری بوو لە ئەنجامی بێکاریدا ئەو کەسە کە ناوێرێ بێتەوە لە بەرەوەی قەتلیان کردووە یەک عشیرەتی کامیل دەترسێ اینجا ئەو عشیرەتە بوو ئەوەی خۆی بپارێزێ دەچێت چەک دەکڕێ ئەوی دیکە چەکی زیاتر دەکڕێ سەنگەر لە یەکتر دەگرن مجتەمە هەمووی بەجارێت تێکچوو اینجا لەبەرەوە هەموو ئەمانە هۆکارێکی تریش زیانێکی تر ئەبێتە سەرچاوەیەکی باش بۆ تیرۆر ئەزانی بەشێک لە تیرۆریستان بۆ ئەبن بە تیرۆریست چونکە دوژمنایەتیان هەیە لە عشیرەتێک و لە شوێنێکی ترەوە لە ئەنجامە پەناباتە بەر هێزێکی تر پەناباتە بەر تیرۆریستەکان زۆر ئەم کەسانە ئەچن ئەڵێ کاکە مانگی 400 دلار ترێمی خۆ داعش 400 دلار و 500 دلاری بە خەڵکەدا چێ بوون ئەوانە زۆر بەیان ئەڵێ ئەو کوردە ئەوی دوژمنایەتی هەیە لەگەڵ یەکێکی تر ئەڵێ من هەرە کوژرێمە کوژرم با بچمە دیوێکی تر کەواتە تۆ سەرچاوەیەکی چاکت بۆ داعش و گرنگە بەڵێ بۆ ئەو کەسانە دۆزیەوە ئەوەی تریشان عیبە کە بەڕاستی کورد دەستێچێتە کوشتنی کورد من ئەڵێم ئینسان نابێ ئینسان بکوژێ مسلمان نابێ مسلمان بکوژێ کورد نابێ کورد بکوژێ کاکە ئەم کوردەی خۆمان بەیەکوێ لە نەتەوایەتی تا برایەکین لە ئاینا برایەکین لە ئینسانیەتە برایەکین چۆن دەستمانە چێتە یەکتر بەڕاستی تاوانێکی گەورەیە ڕۆژی قیامەت فعلا شایانی ئەوەیە کە پێغەمبەر فەرمووی إن أول ما يقضى بين الناس يوم القيامة في الدماء یەکەم کەسێک ڕۆژی قیامەت خوددا دایدەنێ یەکەم دادگایەک دایدەنێ بۆ سەرنەوەی تۆڵەیە لەو کەسانی کە خەڵک دەکوژ بەێ مامۆستا دەمێ ڤۆگس بۆبەکدی هاتیە کە گوێبیست بین و بینەر بین بەڵام پێشی بچینەوێ ڤۆگس بۆبی مامۆستا من حەز کرد وێ پرسیارا ڕستەی جەناوێتە بکەم بەکرد دی ڤۆگس بۆبێ بەرسە بدەیت سوپاسدار بین ئایا مامۆستا سەرهەڵدانەوی دیاردێ دیگەرێتەوە بۆ حاڵەتێکی دەرونی یان کۆمەڵایەتی یان باگراوندێکی دینی وەل خەڵکی دکەتن کە ئەف چەندەها بەرجەستە ببیتن بینەن بەڕێز پێک بە بینەرێ ڕاوسەرنجێنوان بە ڕێزانە بین شاروچکێن کوردستانی بفەرمون کەسب تەوانا کەسی نەهێتە گونەهبارکردن ئانکو هەکەمە تەوانا کرد ئەس بمە گونەهبارکردن نەئیکو ئیکدی بیتە گونەهبارکردن ئانکو گونەها من ئەوژی هەکو دیشن بیتە يعني بتضحية بجناها أو مكري طبعا از من جناها كني طبعا في ياسا كابتن ياسا ما فيش مورجيت أبي من جناه در حقيقي دا كني لزور زيان دي بين كدري عندك كسا كوجا عندك كسا وعليكرا دري لست سي كشتان والله لسلوي قديم باب يعني نفرج كشت باب غلط شكربو يكس لدس كجرابو باش 10 سال 5 سال 20 سال دبينن كراكه دا كجرت يام براكه دا ما ميدا كجرتوا شتي زوزو خراب راسي كشك بس رقيه وتندتيشي اجيناهيش تكترنيه زبري تابع بقانونه قانوننامه درس کاری خونه کردن چونکه اگر دوسه کسا و گربا ول وان کسا گربا گوچی دی و نگربا و یا دویجی از بیجم اف مسائل عشایرینه اف نزایش کیه یدی نزایش کیه تولا خوب هنده ود کن هنده بخود بنستری نوفی بخوب هنده بلند کن ام فلانین او فلان آف مسئله بچتی بون كجارك مشكلة خرق بو أو مشكلة
یعنی بە کۆمەڵایەتی بی بە ڕێژ عاشیرەتایەتی بی بە برا گەورەتی بی حەل بووە لە بەعزەکی شەڕماوە هیوادارم حاکمەکان هەمووی بەیەک چاوی تەمەشای ئەو ملەتێ بکاتن دیۆردەگۆ گەلێکۆ کرێدە نۆ مشتەمە ئێمەدە ئەم حەسکی نەف دیۆردە نامینیتن یعنی یەک دەبێ گۆ بەحسە خەبەری یەک دێکی تنێکی کوژیتن دێ برۆیەکی کوژیتن ئەو دێ پێش بێن قسمۆمی کوژن ئۆن دێ ئێکی نزیکی وە کوژن ئەف دیۆردەگۆ گەلە کرێتە سیویت کەم ئەف دیۆردە نامینی هۆکاری ئەوەیە کەس لە پشتی کەس نی کەس یەک گورتو نییە هەردایم ئەمە ئەوەی یەکتر بشکەینەوە بۆیە باشترین تۆڵە ئەوەیە کە لێبوردنێکی ئاسایی بێ بۆنە لە ئاینی ئیسلام ئەگە دەسەڵات بەسێ کەس شکە لێ ببووری ئەو پاداشەکە لای خوایە کوردستانی خلص عشرة كونية نكادا يندون عشرة كونية كوش نساء عشرة كونية اللي في سيستما نامينيت أو حكمة ربع بتنو بريمن أي كوش بريمن سوي خوي جيت ريكو حكمة قانون تشدونه أوه أنا تم بريب كوش نشوف أبا خلته طول السنة يعني وقتها شو هذا جينك للاين خومه يعني بوسوني خوم هلايا الدتواني ليه خوش باش كمتو تووشی شتێکی وا دەبیتەوە لەگەڵ کەسێک کە ئەوش لە تۆ خۆش دەبێت هیوادارم جانی تۆڵەسەرنەوە لە ناو تاچی کووردا نەمێنێ لەبەرەوەی بەم تۆڵەسەرنەوەی کێشە و مەشاکلی زۆرەکەوێتە ناو تاچی کووردەوانێ بینەرن ڕێزدار سوپاس بووان بە ڕێزانەکە سەرنجێن خۆ ئاراستەی مەکرین دەربارەی وێ پرسەمە ئاراستەی وان کردی مامۆستای بەڕێزوان هەمیاتە کە سوێچەندەی کرد کە بە دیار دەکە خراپەت ناو کۆمەڵگەیەدا هەبیت و زڤریتەوە بۆ عەقلیەتە عەشایری و زڤریتەوە بۆ وێچەندێکە یاسا سەروەرنیە و بەحسیوان ئاخفتانە نەکرد شێن بژمە فاختنە دیگەشتینە و هەموو خەڵکێک باسی وێچەندێت کەتن مامۆستا مەدوێت هەر پرسیارەمەژی پێشی ئەم بچینە وێ ڤۆکس بۆ بێ هەر سەبارەت وێچەندی بوو کە ئایا هۆکار و پاڵنەر و فاکتەری سەرەکی دگەرێتەوە بۆ حاڵەتێکی دەرونی یان حاڵەتێکی عەشایری کۆمەڵایەتی یانجی تۆنتڕەویەکە دینی و دینداری تێگەشتنەکە خەڵەت بوو دینی هەیە ئەف چەندە پراکتیزەت بیتن نا یعنی من نۆ هۆکارمان ژمارد بابیکەین بەدە بەڵێ بابیکەین بەدە دە چییە باسی هۆکارە دەرونیەکەت کرد دەڵێن جەنگی یەکەمی جیهان وا لە نووسری هەندێژاڵەن جەنگی یەکەمی جیهان لە ئەنجامی ئەوەی دروست با و گەنجێکی سڕبی توندڕەوی سربی ئەرشیدۆقی نەمسای کوشت و ئیدی ئەڵمانیا لەسەری هاتە وەڵام و جوابدان و ئەوانە و شەردەستی پێکرد ئەوە دەڵێن عەرەب با بکەم بە کوردی دەڵێن شتێکی پێی دەڵێن سەبەب شتێکی پێ دەڵێن ذەریعە یعنی بە کوردی چ دێ شتێک پێی دەڵێن هۆی سەرەکی شتێکی دیکەش پێی دەڵێن بیانوو ینی بیانوویەکە ئەوکو بڵێ حجەتێک لە پشتی ئەوەی چۆن تۆ کە دەتەوێت ئاگرێک بکەیتەوە بدەڵێن فڵان شوێن شۆرتی کارەبایی بوو ئەم شۆرتی کارەبایە ذەریعەیە دروستی دەکەن هەموو جار هۆکارەکەی ئەوەیە پلاکت نەکوژاندۆتەوە شتی زیادت تێ کردووە و کۆڵەیە شتی زیادت پێ کردووە و ئەمانە دوزینەوە لە مەسئولیت لەم کەواتە ئەمە لێرە وایە هۆکاری دەرونی زەریعەتە هۆکاری دەرونی یارمەتی دەرە بۆ هۆیە سەرەکێکە هۆیە سەرەکێکە قەتە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی تووڕێ کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی تووڕێ بە درێژایی هەزاران ساڵ ناڵم سەدا بە درێژایی هەزاران ساڵ زەختی لەسرە فشاری لەسرە مافی خوراوە تووڕێ لە نێو خۆیدا بۆیە ئەم کۆمەڵگەی لە ڕاستیدا لە ڕووی دەرونی عیب نییە لە ڕووی دەرونی بڵێن زۆربەی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی دەرونی نەخۆشە بۆ کابرا ئۆتۆمبیلێکی تازەی کڕیوە یەکسەر مناڵێک دێ لەو لاوە ڕۆژی بەفرە و تۆپەڵە بەفرێکی بەدەستەوە پیاوی کێشە ئەزانی زانی کابرا دابەزی بە دەمانچە لەو منداڵیدا ئەمە نمونەی ڕاستەقینەت بۆ باسەکەم ئی باشە بەفر و کۆڵ منداڵ بۆ بێ بگاتە مەسەلەی دەمانچە لە مزگەوت من خۆم دەرچوومە شۆفێرم هەیە لێ ئەخڕێ لە مزگەوت دەرچوونە ئەم شۆفێرە بڵێن ئەک هۆڕنی لێدا بەوەی پێشی لە مزگەوت دەرچوونە نوێژی جومعەیە هۆڕنی لێدا ینی تۆزە بڕۆ دەرەچین یعنی لەبەر دەرگای مزگەوتەکەین لەبەر دەرگای مزگەوتەکەین ئەویتر ئەوکو بڵێ لە بۆچی هۆڕنم بۆ لێدەی ینی وەکو بڵێ ڕای گرتۆ ستۆپی کردو و لە بەردەممان ئەڵێ ناڕۆم و ناهێڵم ئێوەش بڕ منش پێکەنینم دێت چونکە ئەزانم کۆمەڵگەکەی ئێمە ئاوایە دەی ئەوە من نەبوومایە وانە مەسئولێک وایە و وانە دابەزی و دوو گولی پێوانە دوایش قەتل دەست پێکە و دوای دەست پێکە و دەست پێکە کەواتە ئەوێ ئێمە ینی حاڵەتەکە ئاوا سارد وەرگین فێر بین کەوا هۆڕنێک ئەوە ناهێنێ کورد وەکو گوتم ئەو جار لە ئەڵلقەی پێش و گوتم تەبایە تێکەڵە بەڵام تەبانیە ئەمڕۆ شاییە یەکێک شاییە هەموو عەشیرەت تێکەڵ بوو ئێمادەم شایە و تێکەڵا دەبێت تۆ ئەو ڕۆحە ڕاضیە و ڕۆحە گیانە وەرزشیە هەبێتە هەمووی هەندێک شت بکەیت
وڵا ئەو کچە بەلا چاو سێری ئەو کوڕی کرد ئەوە سێری ئەوی کرد ئێکاکە تو ئەو قەڵەباڵغێ دروست کرد ئەو شتانە هەرە بێ بەس ئەمە بوو بەمای ئەوەی دەمانچەکەت دەربێنی و بیکوژی نالەوە زیاتر وڵا فڵانەکە سەرچۆپی بەرنادە سەرچۆپی بەرنادە و گاوانێکی داوە بە ئێمە هەرە بێ من دەدەدەدەدەی وڵا کوشتی ئەمە چەند جا دیوتە شایی ئەبێ بە شین کەواتە ئێمە کۆمەلگەیەکی تووڕین من زۆرە ترسم لە کۆمەلگەی خۆمان هەر کۆمەلگەی خۆمان زۆر لێ ترسم یەخوا بچووکترین هەڵە دروست نەبێ یەکسەر دەست بۆ دەمانچابە باشە بۆ ئەو یەمەنە دواکەوتووە ئەو یەمەنە دواکەوتووە یەمەن خەنجەریان پێ عادەتە ئەڵێن ئەم خەنجەرە بەس بۆ زینەیە بۆ جوانیە وەکو وەرمانگرتو کوردیش حەزی لە دەمانچە و خەنجەرە ئێستا کردوەتی بە دەمانچە بۆ وەکو ئەو یەمەنە دواکەوتووەمان لێنایە لەگەڵ سعودیە شەڕیانە لەگەڵ حوسی شەڕیانە شەڕە بەڵام نابینی بڵێ ڕۆژێک یەمەنیە خەنجەرەکەی دەرهێنا لەوی تریدا دەڵێ بۆ ئەوەمان هەڵ نەگرتووە ئەمە زینەتی ئینسانەوە وا دەڵێن بە هەر حەڵ با ئێمەش فێر بین ئەگەر حەزمان لە دەمانچەیە ئەگەر هەر حەزمان لێیە با بەس هەڵی گرین بەکاری نەهێنی نازانم تر زۆر خەفەتێکی گەورم هەیە لەم باسەوە مامۆستا هەمی خەڵکەدا یانکو زۆربەی خەڵکێت بەرنامە بە کوردیدا ئەم دوماهیە بەحسا چارەسەریە وێ مژارێت بکەین ئەف مژارە نەهاژیان بەحسکەین ئاژاوە و تۆلە سندنەوە چ چارەسەر و چ چارەکەیە بوو وێ چەندی کە ئەم وێ قۆناغی دەرباز ببین بەخوا هەموو کەس لە ئێمە فێر بوو لە قورئان ئەڵێم یعنی لە ئێمە یعنی قەزم لە مسلمان لە ئیسلام نە لە مسلمان نە لە مسلمان با ڕاستیکەمەوە یعنی دنیا لە ئیسلام فێر بوو دنیا لە ئیسلام فێر بوو سوودی لە قورئان وەرگر سوودی لە فەرمودەی صحیح وەرگر بەکاری هێنا یعنی ئێستا بچیتە ئەوروپا و بچیتە ئینگلتەراش دەزانن دەزانی عێراقیەک وشتێتی بەریتانیەک بکوژێت و ینی قومبەلە شتێکی داناوە تازەترین هەواڵ ئەمەیە عێراقیەک وشتێتی کارێکی تیرۆریستی بکە لە بەریتانیا هەفتەی ڕابردوو کە حکمیاندا بە چەند ساڵ بەندیخانە ئەڵێ بۆ هات کردووە ئەڵێ دینەکەم واڵێ ئەوان حاکمە بەریتانەکە بە ئینگلیزی قسەیەکی زۆر جوانی پێگوت بە کوردیەکەی ئەمەیە گوتی بڕۆ بەندیخانە لە بەندیخانە قورئان بخوێنەوە تا بزانیت قورئانەکەت باسی ئاشتیەکە باسی پاراستنی مافی ئینسانەکەت بڕۆ ئەو قورئانە بخوێنەوە وەک من لێ تێگەیشتوم قسەیەکی چەند جوان کەواتە ئینگلیز هات انتقام و ثەری جا کردەوە تۆڵە سەرنەوەی جا کردەوە لە قیساس یعنی تەقەسی بە دوادا چوون با 10 ساڵ خەریک بین بە دوای حادیسەی قەتلێکەوە بەڵام ئێمە دەست بۆ کوشتن نەبین یەکسەر تۆڵە نەکەینەوە تا بۆمان دەرکەوێ ئەبعاد و ڕەنگە ئەو کەسی کە ئەم کاری ئەنجامدابێ خزمێکی خۆت دەپشتیەوە بێ بەڵام با دەرکەوێ با بۆمان دەرکەوێ باشترە زوومەی کوژە ئەزانی تاوانبارەکان حەزەکەن زوو قاتیلەکە بکوژرێ بۆ ئەوەی حەقیقەتەکە لەگەڵ یاون بێ کەواتە ئەوەی قورئان ناوینا قیساس ئەوەی قورئان ناوینا انتقام و ثەر ئینگلیز جوان تەرجمەی کرد چوو انتقامی تەرجمە کرد بۆ ریڤێنج چوو قیساسی قورئانی تەرجمە کرد بۆ ریتریبیوشن یعنی دانیشە تەقەسی حقائق بکە ساڵێک 2 10 20 ئیسفادەی هەیە پیاوێک 31 ساڵە لە سجنە لە ئەمریکا 31 ساڵە لە سجنە لە ئەمریکا ناوی لۆڕەنسە کەناڵی فۆکسی 17 پێشی هەفتەیەک کەناڵی فۆکسی 17 ئەمریکی پێشی هەفتەیەک ئەم پیاوەی دەرهێنا ئەم پیاوە وتوانە تۆ قەتلت کردووە و ئیختیسابیشت کۆ دەستدرێژی سێکسیت کردو لەسەر کەسێک لە هەمان کاتیشە قەتلیشت کردووە 31 ساڵە لە سجن هێشتوێنێتەوە هەر تەقەسیەکەن دانە سوود لە قورئان وەرەگرن وەلەکم فی القیساسی حەیات یعنی تەقەسی پشتی تێپەڕبوونی 31 ساڵ دەرکەوت کابرا بەریئە ئەمە تەقەسیە ئەی بەریئە ئەم پیاوە 31 ساڵ هەموو مانگێک ئەوەندە موچەی هەبووە یعنی ئیشی کردووە بۆ خۆی ئیشکردنەکەی ئەوەندە پارەی پەیدا کردووە ئەوەندە جاران 12 ساڵی ئەوەندەی هەبووە 31 ساڵ ئەوەندە بۆیان بڕیەوە کە ئێمە بە هەڵە تۆمان سجن کرد ئەمە تەقەسیە بۆمان دەرکەوت تحقیقمان کرد تۆ نەبووی مادام تۆ نەبووی فلانە کەس بوو فلانە کەس بە سزای خۆی دەگا ئەی تۆ دەبێت بە پاداشتی خۆت بگەی ئەمە ریتریبیوشنە ریتریبیوشن تەرجمەی قیساس کراوە ئێستاکە یعنی گوتیان تۆ ئەزانی چیاندا پێی 1 ملیۆن دلار 1 ملیۆن دلار ئەکاتە پارەی 31 ساڵ کە تۆ ئیشت کردایە پەیدا دەکرد ئێمە نەمانێش پەیدای بکەی کاکە ئەوایە بوشەی قیساس لە قورئاندا ئەومانەکەیەتی جا لەبەرەوە پێویستیمان زۆر بەوە هەیە ئەگەر ئێمە دەست دەبین بۆ کوشتن و تۆڵە سەنەوە کاتمان کەم ماوە بەڵێ دەست دەبین بۆ تۆڵە سەنەوە هیچ فەرقمان نییە لەگەڵ جاهیلێتی عەرەبی پێشی ئیسلامەتی کە 40 ساڵ شەڕیان کردو تۆڵەیان لە یەکتر سەندوێتەوە بۆ ئەوەی کە بڵێن ئێمە کوردێکی موسڵمانی ئینسانین با بچینە بەردەمی یاسا با حکوومەتیش یاسا پیادە بکە وەکو خۆی بۆ هەمومان وەکو یەک
شەیدێت ئاخفتناتی نەما مستا و مەجلساتە تێرناوین هەتا دومایی بەڵام دەمێ مە دومایی هات نەچارین دێ دوماهیە بخەلەکە خۆینین بینەرن ڕێزدار زۆر سپاس بۆیان هێژا کە بینەرمان بوون هیڤیامە ئەوە مەشیابیتن خزمەتاوەین ڕێزدار بکەین زۆر سپاس بوان بە ڕێزا ئەوێن ئەڤۆکس بۆ بە ئامادەکردین و ئەوێن بەشداری تداکردی زۆر سپاس بۆ هەواڵێن بەڕێژی ئەڤل پشکامیرێ و ئەڤل ژۆرە کنترۆلی سپاسیاوە هەمیاتکەین ببینم خێر و شادیش بیر نەکەن لێ خوشبوون و لێبوردەی ئەساسە ئەدشیانە هەر مرۆڤێکێ سلمی دا و ئاشتی خاص ببینم خێر